سڵاتان لەبێتەوە ئەم کاتتان باش ئەزیزان و خۆشەویستانی پرۆگرامی لەگەڵ پەیمان دڵخۆش و ئاسوودەم جارێکی تر لە پرۆگرامێکی خۆتانەوە هاتوونێتەوە خزمەتان هەڵبەت هەر جارە و میوانێکمان ئەبێت ئەم جارەش دوو بارە و سێ بارە و هەڵە نەبم چوار بارە شاری کەرکووک ئەمێنینەوە یەکێکی دیکە لە دەنگە جوانەکانی ئەم شارە کە بە چەند زمانی جیاواز گۆرانی دەڵێت بەشێکی زۆر لە دانیشتوانی کەرکووک لە دەروی کەرکووکیش گۆگرێکی باشی هەیە و ئەیناسن بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میوانی پرۆگرامەکەی ئێمە یەک دنیا گفتوگۆی شیرین و یەک دنیا گۆرانی جوان بە زمانە جیاوازەکان گوێمان لێ دەبێت هونەرمەند نیهاد مانجۆیە کە یەکێکە لەو هونەرمەندانەی لەم شارەیە گۆگرێکی زۆر باشەیە کاک نیهادیان سڵاو لێبێەوە ئەم کاتەوە باش زۆر سپاس یەکەم جار زۆر سپاسی کەناڵەکەتان ئەەکەم کەناڵی کەرکووک بەڕاستی مسبەقە لە هەموو شتێکە ینی ئەم کەناڵە دائیمەن خەریک هونەر و شتانێ من بەڕاستی دەست زۆر وتومام دەستێ جەنابەتش خۆش بێ بەڕاستی و بەرامەی زۆر باشە دەستان خۆش بێ من ینی ئەمێ بلێم لەم شارە ینی ئەرم کەناڵە و چەند کەناڵێک دیکەیە بەس لەگەر هونەرە باقی هونەر لای ئەوانە هیچ نییە بەس ئێمە بۆی ئەم کەناڵمە خۆشوێ ئەم کەناڵە حەزی لە هونەرە ئێمەش ئەوەی هونەری خۆشەوی خزمەت یەکەین سپاس دەکەم هەڵبەت ئێمام کەناڵە هەرچەنە کەناڵێکە بابەتی جۆرە و جۆر و جیاوازی هەیە بەڵام گرنگێکی باشیشی بە لایەنە هونەرێکە داوە هەڵبەت من لە ڕێگەی پرۆگرامەکەی خۆمەوە هەوڵ دەدەم خزمەت بە زۆرترین هونەرمەندانی ئەم شارە و شارەکانی دیکەش بکەم هیچ پرۆگرامەکەی منە بینیوە؟ وەڵڵاهی بەڕاستی بلێم نەمبینەوە جارێ بەڕاستی بەس لە بەرنامەکەی خۆتەوە بیبینە ئیتر سەیری ئینشاءالله لە بەرنامەکەی خۆمە ینی ئەوەی ستات کە تۆی کەی ینی هونەرمەندەکان دیکە بیبینن ئینشاءالله ئینشاءالله کاک نیهاد بە بینەر بتناسێ بزانین کاک نیهاد کوردە عەرەبە تورکمانە هەڵبەت فەرقی نییە شارێکی فرەپێکم قسەیت پێ بڵێم باشە ئەم شارە بە عەربی پێڵێن شەدەت وەرد ئەم شارە هەمووی کورد و عەرەب تورکمان مەسیحی من لە هەمووی برادەرمەیە ئەوەی کورد تورکمان عەرەب مەسیحی بەس من خۆم لە ئەسڵە ینی پێتم باوکم کووردە دایکم تورکمانە اینجا بێتە کەڵاوم عەرەب هەبێ ئەی ناتوانی نەبڵێ تورکمانە نەبڵێ کوردم من بە کەس نالم کوردم تورکمانم من ئەوەی سەحەفلاتم بۆ دێ عەربش بێ ڕۆم لەبەر چی من ئەزانم ئەو حەفلەی کە عەربی تایە تورکمانیشی تایە کوردیشی تایە چونکە من سێ مۆز منم بن من ئەمبەر بێت سێ مۆز گۆرانی بلێم لە هەموو حەفلەیە تێگەیشتی ترە وایە بێ لەم کەرکووکە بێ ئەبێ سێ زمان بزانی بەلایانی کەمەوە باشە لە ساڵی چەندەوە دەست بە گۆرانی وتم من ئەفۆ من لە ساڵی 1994 94ەوە تەمەنێکی زۆرت لە بوارەیە بەسەر بردووە بەڵێ تەمەنێکی باشیشت بەسەر بردووە بەس هێشتا باشە بە گەنجی ماویتەوە وەکاری چ کە تاسە بە گەنجی ماویتەوە حەفلەکانە ئەزانی چۆنە بزان ئەم ئیشە ئەبێ بە زۆق بیکەی خەڵک وایە میشە بە زۆق ناکە تۆ داوای حەفلەیەکم لێ بکەی ئەبێ بێم بە خۆشی گۆرانیت بۆ بلێم مشکلێکم هەیە عەبووسم و نازانم چی بێم گۆرم نابێت تۆشتی لەو سێرمەکەی ئەرێ ئەمە چی هاتووە بە پارەی خۆیاتوە خۆ تازە نەهاتووە وایە ئەبێ ئیشەکە بەڕووی پێ بن ئەمە لە عەمەل نەفەیت تەقول ئەبێ جوانی بیکەی باشە نایکەی میکە باشە ئەوانەی گوێمان لە گۆرانی یەک بێ پێشێ بچینە پرسیارەکانی تر بۆی بینەریش بەدڵی تۆ ئەڵەم با لە کوردیەکەەوە دەست پێ بکەین جا نازام گۆرانی خۆت بەرهەمی خۆت یان چ گۆرانەیەک زیاتر ئەڵەیتەوە ئایکۆمان لە دەنگت بێ خۆم بە خۆمم کرد تیر بەرانم کە نامۆزەجان خۆم بە خۆمم کرد تیر بەرانم کە نامۆزەجان لەبەر بەیانان دەربە شارم کە نامۆزەجان لەبەر بەیانان دەربە شارم کە نامۆزەجان ئامۆزا تۆ باڵە بەرزی ئامۆزا تۆ بۆ من فەرزی ئامۆزا تەنیا گوڵەکەم نێونەمام فێکی دڵەکەم ئەی بژی دەنگ خۆش مشکلێکە بۆ دروستکەم ئامۆزات هەیە ئاوا گۆرانی بەسەراوتە بێ قسەیش پێم داوی لێ لێتانەکەم من نەختێ
نەخۆشی کێشەوانێ ئەم وەرزە وەرزی نەخۆشیە بەشێک زۆر میوانەکانم لەم مانگەیان نەخۆش بوون کێشەیان هەبوو مهمە مەداشین گفتوگۆکە ئێوتت چی ئامۆزاتی ئامۆزاکێشێکم بۆ دروست بوو کێشە بۆ دروست ئەی چۆن نازانم ئەی خێرە گۆرانی بەسەر ئامۆزاوە ئەڵێ ڕاست دەکەی وەڵی شتێوە ڕوویدا بەجددی دڵم پاکە وەڵا چۆن حەلت کرد حەلمان کرد سڵحی عەشاری خێزانداری بەڵێ چەند مناڵت هەیە حەز ناکەم ئەو قسەیە بکەم من خێزانێکم عەمری خۆی کردووە ئۆ بەداخەوە حەزەکەم دەرەوە بەس ئەو ئامۆژگاری دەم خێزانێکم عەمری خۆی کرد دوو مناڵی بۆم جێشت تێگەشتی هەسام ژنی دیکەمێنە باشە بەداخەوە خوا لێ خۆش لە ڕێگەی هەمومانە و ژیان لەسەر هیچ کەسێک ناوەستێ ئەنی ئەزیزترین کەس لە ژیانە دایک و باوکە لە دوای مردنی دایک و باوک لە ژیان بەردەوام ئەبین گرنگ ئەوەی ناخۆشیەکان تێپەڕین ببوورە بۆ پرسیارە گەریادەوەری ناخۆشم بیرخستبێتەوە بەڵام ترەوە بەشێکە لە ژیانی تۆ باشە بابینە سەر نازناوەکەت ئاپاسێکم نازناوم بۆ بکەم مانچیە بۆ کێم نازناوت هەڵبژاردووە گۆرانی بێژەکەیە لە تووشە ناوی بارشمان جۆیە باشە یعنی مردووە خۆ ئەفریقا لە زۆر کۆ مردووە ئینجا کوڕێکە بوو من لەگەڵ ئەوانەیش بکرد لە قەسەکەر کوم بلین باشە نەوەتەکان بۆ باس وتی من ئەوە دەرەچم لەم ئیشە من ناوم فڵان کەس مانجۆیە وەرە من دەرەچم تۆ بکەنی نهاد مانجۆ وتم بۆ چیمەدەمە دەیتێ چیمە دەیتێ خانومە دەیتێ نازناوەکەی بۆ تۆ جێشت وتی کۆرەوا مەلێ و ئەم ناوە زۆر میوە نازانم چی وەڵای وتم هێگەوا قەچێکە بێ بەرامبەرە بم دەرێ ئیتر ئێستا زۆر کەس تەلەڤیزیۆنیانە نیهاد عوسمان باوکم نای عوسمانە نیاد بوون مەلێ نیاد عوسمان کەس نامناسێ لە حەفلات زۆر سەرەکە لە هونەرمەند نیاد عوسمان تێستا فێریانم کردووە نیهاد مانجۆ نەلێ لەم شارە کەس دادناسی ئەبێ بڵێ نیهاد مانجۆ نازناوەکەت خۆشەوە ئێستا ئەبێ خۆشمێ لەبەرەوەی کەس ناوی دیکە چۆنی سەر بە خۆم دابنێم نابێتەوە زۆر پێش ئەوەی ئەفۆ پێشەوەی کە خەڵک بمناسێ کوڕەکەوتی بەناو باوکت دابنێەوە دامنا بەڕاستی ینی ماوەیەک دامنا نیهاد عوسمان هەست دەکەم حرەکی نییە ناوەکە هونەری نییە ڕەحمە لە دێگوات ینی خەڵکوە کە دەرچبان مەسا نیاد عوسمان چییە کوتم کاکە واز دەوە نیە عوسمان کە نیادمان زۆر مانجۆکەی تر بەردەوام بوو باش بوو الحەمدڵڵا شکر چەند ساڵە و نازناوە پێوە دەمێکە لە کۆنەوە پێتم من تقریبان ئەو کوڕەکەەوە بازی 95 لەنەوەکانەوە 95 تەواو ساڵانێکی زۆر زۆر لەو نازناوبووتە بەشێک لە تۆ باشە خۆت بەکێ زیاتر سەرسامی لە هونەرمەندە بیانەکانی لە تورکەکان تورکەکان باشە لە تورکەکیە ئێوە خۆتان نازان معروفە ئیبراهیم داسە زۆر ئیبراهیم زۆر خۆشە بەس من کە زمانمان ئێمە تورکمانی کە قسە بکەین زمانمان لەچێتە سەر ئادەریەکان باشە زۆر گۆرانی ئەزدەریم لە بەرای زۆر ئێستا مەزموعی برادرمەیە ئەو ئاوایی لە برادرم باشە منە بن بەس گۆرانی هینیان بۆ بڵێ ئەزەری باشە بە چەند زمان گۆرانیاڵی من حالیان بەڵێ کوردی تورکمانی عربی مەسیحیش ئەزدەریشگان بزانە بەرەو منە مەسیح پرسیار نەکرد بۆ مەسیح زانم دوایی یە مەسەری وردە وردە هەنگاوە جارە زۆر کاتباشە ئەم مەجموعەیە سەوتمە کوردی عربی تورکمانی عربیەکان جیاوازە عربیەکان سووریە زانم مەسریە زانم لوبنانی زانم ئەمە چەند فەرعێکی لێ بێتەوە هەموو جۆم لێ بێ هونەرمەندان هەموو جۆم لێ بێ مەقامات مەثەڵەن گۆرانی زایدن مەسریەکانە شێنیم میسرێ زانیە بەس گۆرانەکانە لەبەرە یعنی زۆر قسەکردن زمانەکەیان قسەکردن زۆر باش نیم بەس زمانێکی جیاوازە نا وشەکانە گۆڕێن ڕێک ئەناسرێتەوە ازيك وازاي العيال ازاي العيال استقام لناو دراما مصركان ما وقتاكي باشا وانت مسيحي شزاني بزام مسيحي شلون فير بوي خير خوديا وانت مسيحي امام مال المازه تقشتي امام مال المازه لا بين الماز وشاطريه مالمان باشا زو برادر من مسيحي قال لي انا الله صم دانشم خوش من درمند مانيا بهم يعود بو قراني مسيحي نالي نازا مسيحي شاءت الاقدار كوريا كم دسكوت عاصفور قلنا مسيحيه باشا ام كورا هم قراني بيرجم عاصفه وتتواز لا قراني بين قراني كم درمند عاصفه كم بوبكا عاصفه بوبكا باشا كتابي شيء لما اوليها هم قراني مسيحيه
جەماڵیان خۆی و دایکی لەگەڵ برایەک لە ماڵ شەوان تا ساعت 5 لە ماڵیان بەتەنسە گۆرانی هۆی نازار هۆی نازار هۆی نازار نازتشکەن ئیزە چۆنی سوێتی خۆی بەین باشە جۆبرە کلمات مەسیحی لەختێ هینا باشە دیتی ناگەین فۆنتیشیان جیاوازن ڕەحمەت لەدایکەوە چی ئەلێ ئەمە بە کوڕەکەم ئەمە چییە ئەلێ وایە ئەینووسم مثلا يا شر شر هي غور 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 اما خقي بين خقال مسيح كانوا دينا شلون يعني هو خقي بين مسموع لما لبركت وتي حفلك ماني مسيحي وتنباش بابري بيزقوا دفتراني وين ما بركت دوم شو نبغى حفله مسيحي لعرفها بوتسش ببيدم ده يعني حفلك ما كرت بس زوري منود مسيحي عربي مكرد لقليا زور بضل يامبو وتان تجيب ولاته وت والله ما ينبو لامر وت والله المسيحيين نيم وت تشوف والله وت ما انا ما نسي وما نموت يعني براسي اشار زيكي باشا حزم نكلهم مسيحية بميرم حزم كنت خزمتي زماني خوم كمية تركمان بيا عرب بيا كوبيا زور مسيحي تقول انا بيش مسيحي زوره وت ما من نسم رستيوان ببري انت الكركش اول وازي انا مش وازي المسيحي اي طاوت قراني مسيحي نالي يقربون حفله بكري حفله سابه بابا مسيحي زور بعزادي قول انا بقول ما يعني دون فرسيره فردان شو تقول المسيحي بس طاوي حفله ابوي نلين زين ما خسيت فيلم اما بهم ونرمى ذلك لكم زين طول بالمسرح راوستاوي لين المسرح يك بيت بولاد بلي قراني فلان كس نيزاني بوم من لا من اوشتا عيبه عيبانيه ناخوشه شكوتو كونرمند يبي بزاني وانيا بس بالضبط بحثي بوت شو بوكم بحثي كركوك بوكم كركوك بزاني سواز سليمان و انا كركوكي بيبي بزاني اخر كركوك سي موزه يسبوا شو بريس اخري من لازم تشوف كم شو فيربو في دوره ابوك تيجي بايمانجان ابي فيربي من يك جنيه يقسي بيموت مش من راوسه هاد قراني جوزو صوفي وست باشا من نازل جوزو صوفي شيء وتي بعرفتي شلون فنان ما تعرف براسي مش زران ليش انت نابتو لبر مسرح نابي لبر مسرح راوستاي شخصيات قاتله بر بس قراي نازل شو نازاني روي اقصيا لمشك مسري توا شو انا مقصيه من عليه حسام كاسي تيسي هيك شيء بلا بريكم هادشي عارف بيه جوز وستوب بيه شي بيه ويش المزال من المسرح تجلسني جوانا كركوك شاركي فربيك هاتو فرنتو بتايبتي بو كساين ده كركوك اجين جرينجا كزمانه كبزاين ترتجاه هنرمند به سياسي به لهر باركي تربه تایبەت بۆ ئێوەی هونەرمەندان لە بڕی حەفلەکان زۆر جار تێکەڵاوە ئەو نژن خوازەیە لە بینێتەوەکانە لە کەرکووک دروستە ئێمڕۆ حەفلەی ئەمڕۆ تێکەڵاوە ئەمڕۆ حەفلەت هەیە ئەیان تێکەڵاوە ئەوە نییە بڵێ حەفلەی کوردیە تورکمانیە عەرەبە تێکەڵا مستحیلە حەفلەی تورکمانی گۆرانی کوردی نەلی باشە کورد ڕەنگە تا ڕادەیەک لە زمانەکانی تر تێ بکە نەتەوەکانی تر بۆ منە عەرەب تورکمان هەر لەو حەفلەیە لەگەڵ گۆرانی کوردیەکانە چۆنن جەویان چۆنە بۆ نە هەڵپەڕکی کوردیەکەن ئەوان حەز بە گۆرانی کوردیەکەن جاران ئەو قشانە نەبوو جاران ویت مەتەم کوڕە تورکمانە کچی کوردی بدەینێت ئەو ئینانە نەما سەر تۆ خزمێک خاڵ ماڵ خاڵەوە کتێب سەماڵ من ماڵما مەکانم سڵف کس نادەم بە کورد ئەلێم نابێ بە تورکمان نادەن بۆ نایدەمەنە تورکمانە بێ بدەن ئەو شتە نەماتەوە ساعتی تا حەفلەیەک کاکە بۆک عارەبە زاوە تورکمانە ڕاستە هەموو ئیلەی ئەوەی دانیشتووە هەر 15-20 نەفەری کوردی تایوانە درستە ئەیری ئەوانەی کە دانیشتە ڕازی لێ دەبن لەم کاکە سێ مۆزت بماڵ مەمنون ماڵ داوابی درستە ئەیتر تۆ سراحەتیە ئەی بابینە سەر خۆت خێزانی خۆت چییە کووردە تورکمانە تورکمانە بەڵێ بۆچی گوتێ باوتێکەڵاوی هەرمێنێ بەو خوا بزان قسمەتە شتە نازانێ وایە نازانی کورد ئێنی کاکە فڵان کەس باشە خۆش بە دوای باشە گەڕێ بە دوای خەراب نەگەڕێ احتراماتی درستە بچینە گۆرانیەکی تر چی بڵێم وەڵڵا هیچیت ئامادەیە کەیف بچینە زمانێکی تر تورکمانی تورکمانی کەیف خۆتە با تورکمانێکمان گوێ لێ بێ جەلێچە گۆرانەکانی تریش
قلعان دي بلدا بردا شولايدم بردا شولايدم جلنا جدنا يولدا شولايدم جلنا جدنا يولدا شولايدم أخلاقي güzele kardeş olaydım, kardeş olaydım. Atma şu taşları, ben yaralıyım. El alem al girmiş, ben karalıyım. Afu. Ey بژی کێشەنیە ئینشاءڵڵا بەزووتری کات باشە بی وەکوت بەم وەرزە وەرزی نەخۆشی هەمومان پەتامان گرتووە فرور زۆر دەبەرەوە زستانە ڕۆینجە و ئەگۆڕێ هێشتا جۆکەی گەرمە نەخۆشیەکەی پێش خستووە ڕاستە زیاتر حەفلەی بکوزاوە ئەەکەی لایف میوزیک و ئەوانە بینە چۆنە لایف موزیک لەم کڕکە زۆر کەمە بۆ والله بەڕاستی مەرغوب نییە لەیە لایف موزیک سمن مایل هەولێریشم کرد ئەوەی باشیشم کرد هەولێر لە نەوادیەکان و شانە ئەس من بەدڵم نەبوو لەبەرچی زۆر دەرگاتمە ماڵەوە ساعت 5 بەیانی هاتم وەرد ناگرنەوە درەنگ بیتەوە وەرد ناگرن مناڵەکانم وەرد دەبوون مای باشیشم کرد و کوڕ لەگەڵ مابووی مێنە لەگەڵمانە واللهی دەست من نادە يعني 5 بياني لهولي لو درتي بقيت كركوبه داي شو الراجل اللي تيكسوا هو باشا بخبر الراجل بو منجز ايشكش باش بو راسي بيدلم يعني ماديا باش بو بس تسمي هذا باشا اما نكتو چون هنرمندێکی تریشم قسەیان کردووە کە لایف میوزیک لە کەرکووکە سەرکەوتوو نابێت هەست ناکەن ئێوە خۆتان بۆ کۆمەڵە هونەرمەند کۆ ببنەوە شوێنێک لایەنێک کەسێک شوێنێکی تایبەت دانێن بەم بۆنانەخ ڕەنگە کەسانێکە بن حەز بە لایف میوزیککەن ئیش و کار و داوامیان هەبێت نەتوان بچنە سلێمانی بچنە هەولێر بۆ لایف میوزیکێک بێنەوە بەم شێوەش هەر سەرکەوتوو نابێ بزان یەکێک نییە لەم کەرکووگا خڕمان کاتەوە خڕ هونەرمەندەکان کاکاکە وەرن تۆ یە فڵان 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 مەلێ بە من تورکمان و کورد هەمووی خڕکە ڕاستە لایف میوزیکتان بۆکەینەوە شتێکتان بۆکەینەوە بۆیش مش خزمەتیکەین ئێستا کەس خزمەتمان ناکەین مش ناتوانێت ئێمە چاوەڕێ زانستیەکەین چاوەڕێ حەفلات دەکەین پەیمان تەلەفۆنەکە کاکنیاتە حەفلەمانێ بەیانی وەرە بەسەر چاو باشە بەڕێوەبەری کارت هەیە یان هەر ڕقەمی خۆت و تەلەفۆن بۆ ڕقەمی خۆم ئاستی خۆم زین چۆنە سەجاران سێمە قسە کەرکووک بووین ئەڕۆشتین جیازەکەمانەوە سە نەما تەلەفۆن بۆ عازفەکەکەی بڕۆ فڵان نادی بڕۆ بۆ لایفسی بۆ ئەوە درستە حەفلەکە باشترە مادام وەڵڵاهی نارێم ئەوواێژ ئێمەشمان ئاوات نییە بەس شوایە و هەروە بمانەوە باشە لە هەولێریا لە سلێمانی زیاتر گۆگری ئەم جۆرە ستایلی گۆرانی وتنە هەیە هەولێر سلەیمانی بە هەولێر هی ئەوە نییە کە تورکمانی تایە هەولێر تورکمانی تایە بەڵێ هی ئەوەیە مەبەست من سێ ڕەمەزان چوومە سلەیمانی باشە سینزەر خەڵ یاریەکە من گۆرانی لەم لە سلێمانی بەڵێ باشە ئیسزابە نییە لەگەڵ منە کەس لەگەڵ منە سزابەی نییە گۆرانیە لێم کوردیشە ئیسزابەیە نییە لەگەڵمان سینیزەرفش نازانن بەڕاستی ئەبێت ژنە ژنە سینزەرف یارێک باشە زە سلێمانی خۆت دەزانی کۆمەلگەکەی کراوەترە بەڵام سین و زەرف زیاتر هەست دەکەم لە کەرکووک و هەولێر زیاتر کەرکووک زیاتر بە دەرەجێک و هەڵندم لە هەولێریش ئەو یاریە کەمتر ئەکرێ بەڵام وەکو سلێمانی زۆر هینی نەها زۆر گرنگیان بۆ یاریە نەیاوە بەخۆی خەڵک هەیە لە سلێمانی زۆر حەزیری بەس ئەجواءەکە هی ئەوەش نییە زیاتر ئەو جەوەی کە لێرە ئەڕەخسێ لە کەرکووک ڕەنگە لە شارەکانی تر نەبە بزانە سینی زەرف یعنی ئەگلەنجە تێگەیشتی یعنی فرقە دێنی ئەگلەنجە کامەیە شێوازێکی گۆرانی وتنە ئەگەنجە تۆر ئەمە گلەنجەیە وەکو ئای و ئەوەیە ما قاعدەی تورکمان ستایز فيها ئەمانە زان گۆرانی تورکمانی ئەوە بڵێ ئەگلەنجە خۆشە بینە سینزەرفەکە خۆشە بێ تێگەشتی
دروستە لە سلێمانی و لە ئەولێرەیە بەس وەک کەرکووک نییە دروستە لە کەرکووک زۆر هونەرمەندەیە بەس کەس قەدریان نادە هونەرمەند باشێ ها یەکێک ناویان پێڵم بەس قەدر نییە مەعلەسف بەداخەوە ئینشاءڵڵا من ئەوەی بتوانم ڕێگەم بەرنامەوە خزمەتیانەکەم هونەرمەندانی شاری کەرکووک بە تایبەت و بە گشتیش هونەرمەندەکانی دیکە لە شار و شارۆچکەکان کاکنیادیان ڕگەی یەکەمی بەرنامەکەم کۆتایی پێهات پارتی دووەم لە شەنێکی تر دەست پێ بکەینەوە قسەی زیاتر و گۆرانی زیاتر بڵێن سپاس دەکەم. ئەزیزان دووبارە سڵاوتان دەبێت لە پارتی دوێن پرۆگرامەکەمان لەگەڵ کاکنی هات بەردەوامین هەڵبەت لە بینەکە لە ناوبڕەکەیەک دنیاشتی ترم بۆ ئاشکرا بوو لەسەر ژیان و کار و پیشێک کاکنی هات بە ئیشی زۆرەوە خەریکی بەدەر لە هونەرەکەت ئەوانە چیترن ڕێکخرا و یاری دوو گۆڵی و فەری قوشتە هەیە هەزاتیوانە بکە من هەم ئیشی ڕێکخراوەکەم باشە ئیشی هینەکەم من برایەکشم دکتۆرە باشە چۆن براکە دکتۆرە خۆت هونەرمەندی ئەزر لە دوورم دکتۆرە کوڕ خوشەکانم هەمووی لە یعنی بلێ سەیدەلیە و متخڕەوانە بێر خوشکم ئەوایە هەموو لە دکتۆر بەس خۆمەوە من جیاوازی لە ناویان حەزم لە دکتۆری موتەری باشە حەزم لە تۆپێنە حەزم لە ریاضەیە حەزم لە مەلەوانیە حەزم لە ڕێکردن حەزم لە سەفرەیە باشە سەمە لە تووچە جاران گروپ بەبەر بۆ تووچە ڕێبەری گەشتیاری بووی بەڵێ من ڕاهبەر بووم ڕاهبەر زانی چیە یعنی خۆم مەسوولی گروپێکت هەبوو بەڵێ جیازمە برد لەگەڵ ئاسفێکمە برد لەگەڵ خۆمە لە بان باخر گۆرانمانەوت هەرچی محافظە هەیە لەم تووشایە بەس ئەو محافظە هینەکان یعنی تۆ بڵێ مەدە مەشهورەکە ئەنتالیە مەرمەریسە فەتحی ئەمانە هەمووی لەوێ گۆرانمانەوت ئێستا وازت لەوە هێناوە دوو مشامەوت ئێستا نالێم ئەوەز ئەو جارە ئیسەر وازم لە هەموو شتێکەنە بەتەمانی دەست پێ بکەیت وای بە یەکجاری واز وەڵڵاهی زانیسی فرسەتێکم بۆ هاتووە باشە زۆرش پێم یانوتووە بەس جارە خۆم قەرار نەداوە کەی قەراری با ئێمە یەکەم کەس بین لەگەڵت بین قەرار نەداوە ئەو گەشتە بکەین هەم گەشتێک هەم گۆرانی 2015 من ئەم ئیشی من بوو 10 ساڵ 10 ساڵی ڕێکەوە ئیشە بوو ڕۆژێک لە شارەزایەکی باشیشت هەیە ڕۆژ ئەلێ من ڕۆژێک لە ماڵەمام دایانە بێ بڕۆشمایە دوو پاسمە بدەدە خۆمە 90 نەفەر 45 بە 45 90 نەفەر بە پاسە ڕۆشتن بەڵێ جارە پاس بوو یعنی ئێستا ئەگەر دەستێ پێ کردەوە بیکۆڕە بیکە بە تیارە سەرچاو تیارەش هەیە هەموو شتێکەیە باشە ئەی ڕێکخراوەکە چییە؟ ئەم ڕێکخراوە پێدەرێم هینانە چییە تۆ بڵێ ینی تعلیم حەلاقیە تعلیم خەیاتەیە تعلیم فێرکاریە هەمووی تعلیمی پێڵێن باشە فێرکاریە ئەوێ فێری عەرەبیم کاوازدانێ لەم بەرنامەیە فێر سایقیە فێر زمانە هەموو زمانێکمانی کوردی ئەمانە عەرەبی تورکمانی ئینگلیزی ئەویان بۆ من باشە ئەو بەشیان تۆ بە زۆرمی فێری زمانکەیت ئەبێ فێربی گەرانتی 100% هەیە لەم شارە بمێنێ بێ فێربی ئەگەر فێر نەبوو بڕۆمەوە نا ئینشەڵڵا هەوڵێم فێر بم بەشی خۆم شتێکی لێزانمە هاوتم کەرکووک حاڕ ئەو شتانە ئەزانم زۆر نییە بەسیتە باشە فێرخواستان زۆرە چەند جاوەرە فێرخوازی وە بکەم بە عەرەبی خێرخواز نە فێرخوازباتە فێرخواز معلم یعنی بەشدار بوو ها هەمانە تۆ ڕۆژێ ئینشاڵڵا ئەزای من عەربیەکەم باش نییە تۆش کوردەکەت لەم بینی هەموو تەرجیمێکمان پێویستە من ئەزای کوردەکەی من چۆنە کوردەکەی تۆش چۆنە من کوردیەکی پەتی قسە ئەەکەم فسحا پێڵێن بەڵێ بەڵێ ئەنی فسحا پەتیە ئەو فسحەیە کە تۆ قسەی پێەکەی لەم کەرکووکە نابێ بۆ ئێمە لەم کەرکووە فێر نەبووینە ئەزانیگەر و شۆر زۆر لە کەرکووک بە کوردێکی زۆر پەتی قسەکەی پێناوە بۆ بە زمانی سلێمانی قساکەی با بە سلێمانی نییە کوردێکی پەتی قساکەم چی تاوا کردەوە من باز لە خوێندنی من بێنە بەڵام مهم ئەوەیە من لە دەستپێکەوە کە دەستم پێکرۆ تا کۆتایی من بە کوردی خوێندومە لە گەڕەکی کوردی بووم ساڵانێک لە سلێمانی و ئەیتر ئاواهی ئەو زمانە زۆر بەکار نێنمە کەرکووکە ینی بەکاری فێرخوازی و خێرخوازی مەدەر ئەنجوم ئەوە شان لای کەرگوونی هەلا و براکەم چۆری ئەحوا ئەلێرە وایە هەمومان خۆی بەس حیاتمەکەت یەک هێزان کەرکووکی نییە برادرم کورد بێت تورکمانی نەزانین مستەحیلە ئەبێت تورکمانی بزانێت خواڵی سێنی خوارد لەم بەرنامە بێ فێری تورکمانی و عەرەبی مەجال نییە ئەبێ فێر بکەم باشە میوانی داهاتوومانە بێ تورکمانێ بێ یا عەرەبێ بێ ئینجاڵە بێت تۆ زمانەکە بزانی وەڵا بێ هەوڵ دەی لە مای هەفتەیە فێری چییە بم هەفتەیە زەحمەتە لە ماوەی چەندێک ئەگەر بۆ ئەو شانێک کەەوە
اینیەکەی لە هونەرمەند پرسیارەکەی ئەوانت فێرەکەین باشە خۆت بزانێ فێرخوازێکیان بەشدار بوو یەک باعتر نەڵم فێرخواز چەندێکی پێویستە بۆی فێری زمانێک بێ بە باشی پێتە مۆدەستا بێ بە عەقڵی خۆت باشە بێ زیرەک بی تقریبا لە 3 مانگێکە ئەبێ کەمتر نا کەمتر زۆر باشە کاتای ترێمە دوای بەرنامە کۆنتاکتێکی کتابێ لەم باشە کەرکووگە هەیە دوکمانی تەوێ عاربی تێ چی تێ هەیە ئاسایی فێرەبی دروستە کێ زیاتر حەزەکە فێری زمانەکان بێ چینەتەوە یەک زیاترێن بۆ چه زمانێک کەرکووک زەحم نییە کەرکووک هەموو شتێک فێرەبی بەس مەسیحی خەڵک نازانێ لەبەر مەسیحی ئەقەلیەتە لەم کەرکووکە تێگەیشتی یعنی کەم ماون کەمینن زۆر ڕۆیشتوونە دروستە ئەقەلیەت زۆر کەمە لێرە دروستە دە باشە کەواتە بائیتر واز لەوە بێنین بەخوا بە زۆر فێری عەربی مەکەیان بۆ دەورەکەت بەگومان لە گۆرانیە بێ چی بێ گۆرانیکە کوردیمان وێت تورکمانیشمان وێت ئەجاگەر حەقی بینێ وەکو حەقی خۆیەتی عەربیش ئێستا سەری عەربیە يمو العيون السود ما جوزننا يمو العيون السود ما جوزننا خديك القمر انا تريق منها خديك القمر انا تريق منها واقفه بالباب صرخ يا لطيف واقفه بالباب صرخ يا لطيف لاني مجنونة ولا عقلي خفيف لاني مجنونة ولا عقلي خفيف ئەی بژیت بەخۆش لە عەربیە چۆن لە تورکمانیاوتە ئەگلەنجە هەیە بەمە لە عەربیە شتێکی پێوترە چۆپی ئەمەیان چۆنە چۆپی چۆنە هلا بالغالي مني زعلان يا ابو عيون الوسيع عيون الغزلان اما بتسوي اذا لك كركوك شوبي دون نوعيه اوكي نوعك تري شلون وايا مثلا اقعد ليش على الدرب اقعد حلوه يما عيون السود اصعد واقطع ليش عنقود ورده من البستاني اما شوبي اعتيادي عليك بس شوبي عربيه ما يستاهل علينا لا كركوكا نقطة سرعة زيادة كم؟ زيادة وايا قربترن؟ قربتر سوما للسوريا في ربونا ورسا السن أتسيبوا عربية ليه وابا من سير كان بولا باشا قراني كردي أجر قراني كونا كان يعني رصنا كان قرباني كان أواني كبده هولو زرناون أو جوي كتير بيه بخشة قروتيني كتير بيه بخشة عربي شيء هيا بدي دهولو زرنا هر دهولو زرنا لا هنا يا عربي هي سهين أو سكسفون نقل دورة مثلا باشا هي لا لا أواني دول زينة العري جابوها الأول يتر أمانة زور كمان لكركو بس مثلا قاسية العروة ولا وانا زورية أمانة دين لو منطقة زورية لو أنا زورية ليرة شوبيكا هيا شوبيكا هيا لقل تكون عربي اعتيادي هنا شيء عربي مثلا أو هات عناية مثلا هلا هلا يمه هلا هاي حميد يمه هاي حميد يمه أمانة يا بوي زود دروسكي جوانا أرجوتي أمي قاعي هواي بين بالله باشا لەگەڵ مەسیحاوتە بینە ئەوەندە زۆر باش نییە کاتی خۆی زۆر باش بوو ئێستا وازە هێنا کەم ترێڵێ شتی سەری ئەیان چی هەیە؟ مەسیحی بس خگانی یەک ڕیتمیان هەیە؟ من لەم قاعەیە حەفڵی مەسیحیم کردووە ئەلم لەبست ئەڵەن حەفڵی مەسیحی کاتێکی زۆری پێچەیە چەند سەعاتێکە خایەنێ تۆ ئەبێ حەفڵی مەسیحی مخەوەلیکەی بۆ لەبەرچی بۆچی؟ مەسیحی یەک مشکلێکی نییە باشە ئەوەی کە دانیشتووە هەمووی ئوسوڵە زانێ یعنی دانیشی یەک مشتێکت بۆ دروستاگە تا سەعات دوو بێ سێ بێ کێشەی نییە بە سەعاتی خۆیان دەرەچێت دەرەوە پارەی باش ئەدا بووی سەعاتی خۆی بەبێت تێگەیشتی حساباتە لە ئەوە بە کوردێکی لە شاباش بدە و جوان هەڵپەڕە هەرەوەیەنە شاباشوشت ماوە ئێستا لە حالیان بەڵێ هەیە هەبێ باشەیان نەبێ باشە زای چۆن خۆی هەرچەند پارە خۆی باشە بەس وەکو ئەوەی کە هەیە بەتەن خۆی حەزەکە ناوی بلێ ناو عەشرەتەکەی بلێ ناو ئەوان فڵان کەس بلێ هەیە شێ ئەلی پارەی باش دەمێ وازە شاباش بێنە ئەها یەک جای پارێکی سابتەیە و شاباشیان نەبێ خۆی زای زۆر جار ینی خۆشیش نییە کە یۆ ئەگری گۆرانی کەمترە ئەوەی کە ئەوترێ ناوی تایە شاباشی تایە ئەخر خەڵکە زانێ حەزەکە بێ جوو لە دەنگی بێت سەر دایک زاوا تۆ بنەلی دایک زاوا باوک زاوا
خوش نییە وانە دێ ئەوانە قینەوانە کەسێکە ئەبێ بلی بەدا لە باوکزاوە فڵان کەس لە بەرخاتی مامەکانی خاڵۆکانی ئابێ بی ڕاستە. کاکنی هاتوە تۆزێ لەجێ حەفلە بێمە دەرەوە بێمە سەر بەرهەمی تایبەتی خۆت ئیشە لەسەر ئەوە کردو بەرهەمی خۆتە هەبێ من گۆرانی مەیە ئەلبومت هەبێ کلیپت هەبێ ئستا حالیان خۆم 4 گۆرانی مەیە بەچیش کام لەگەڵ ئەو کوڕێتفاقمان کردو علی جەبەرماغا 4 گۆرانیە هەش گۆرانی دیکەمان داناوە بەس منەوعەت بێ منەوعەت ینی هەموو یەک ڕتم نەبێ میکس تێکەڵەیەکی بکەیت لە زمانەکان من ئەو گۆرانی تەجیر کردووە ڕێزمەیە بۆ هونەرمەند ئەحمەد خەلیل باشە yüreğimde sıkıntı dönenden bugüne أما الدوازالو ينظم التسجيل كله باشا التسجيل يعني كل أدبرنا إلى رويدا من الدوازالو ينظم التسجيل كله لا استوديو لا لو يتبقاش بس بنا زور جوانا يعني أو بكرديكي وتويتي تكستي جواسر وهم همان آواز بزان من أول بوتها يعني بالتسجيل بكذا وكاتا حسابي لك بس احمد خليل جورج زانيوتي دسي خوش به سور هنرمند دار جوتيان بس يعني ليلة كركوك سا زوري حزي لأزريها زور تكماني زمان مان هتسير تسال أزريكا تيجيشتي تركماني كأوني لأزريا ونزيكا لتركيا ودوشا نزيكني تركي نختي عيب لما يقولها بس أزريكا نزيكترا قرانكي أزري من بالي دوایش اینجا با قرانیکی مسیحی کوتای ببینم. Kore Azeri ise bomut vay ne güzel hanımdı bana ceyranımdı vay güzel hanımdı bana ceyranımdı ben onun hastası o da dermanımdı ben onun hastası o da dermanımdı مستي يا جماعه بس ما مخسعكه انا بانه نخستسي من نخوش يوم اول درماني منها جوانا زياد بيزي قال زمان جوانا بدل لو يكوشك اوازك جوانا يقشن لي جوان تريكا تبقي معنا كيتشيا بس ابراهيم مثلا ابراهيم زور قران كان يخش مثلا بس بني بندن الانسان سني سنه بركمام ما نختي ابي داشي بوي تبقى يسيله بل yanımda sen de bir adım bile atmam kadrimi kıymetimi sen olan sevgimi gideceğim yok ay بژی دەنگە خۆش بێ گۆرانەکانە زۆر جوان و دەنگێکی زۆر جوان گفتگۆیەکی شیرین پرۆگرامەکەم زۆر جوان بوو خۆم نەزانین چۆن والله بەڕاستی پرۆگرامەکە بامانە جوانت پشت کامێرە ڕاوەستاوە نەمامۆنی کوڕی محتەرەم سپۆرت خۆتیش دەست خۆش بێ بەڕاستی ئەم بەرنامەت ڕازانەتەوە زۆر سپاس دەکەم وێ دەکەم پرسیارەکان بەرنامەکەت بەدڵ بوو بێ من هیچ شتێکم نەماوە و ڕۆژە لە کۆتایی نزیکە بینەوە ئەگەر لە کۆتایی شتێکت ما بێت و دواتر بە گۆرانێکی مەسیحی بیرمان نەچێ وی ئەوانیش گلەیمان لێ نەکەن کۆتایی بە بەرنامەکە بێنین بەڕاستی من پێشەوەی دەستی پێ بکەین ئەو قسەیم کرد دووبارەیەکەمەوە سەباق تیڤی کەرکووک سەباق لە هەموو شتێک سە من تەلەفۆن بۆ بکەن یەک قسێ ناکەم فەلو لەکوێ لە فڵان شوێن سەعات سەنە لەوێم ئەم بە کەناڵی کەرکووک قەت ئەوە هەموویان نەزانن قەت بە کەسم نەوتۆ ناتوانم والله نەخۆشم بەس هەردێم من ئەبێ قسە بدەمە بێنم شایەتم کە نەخۆشە هەر بژی سپاس گۆرانی مەسیحی با من کۆتایی بە پرۆگرامەکە بێنم ماڵ ئەوەی خۆم بکەم ئینجا بە گۆرانەکەی تۆ کۆتایی بێنین ئەزیزان و خۆشەویستانی ئێمە پرۆگرامی ئەم جارەشم بە کۆتا هات لەگەڵ کاکنی هات بۆ دەنگە جوانە بۆ گۆرانە جوانانە بۆ گفتوگۆ شیرینە ئومێدەکەم بەدڵتان بوو بێت هەفتەی داهاتوو لەگەڵ هاوکارانمینەوە خزمەتتان ئومێدەکەم پرۆگرامێکی زۆر باش بوو بێت بەدڵی هەموو لایەکتان بێت بیریشم نەچێت سپاسی تایبەتم بۆ هۆڵی لایفستیە کە ئەم پرۆگرامە ئەمڕۆ لێرە پێشکەش بە ئێوەکرا بە دەنگە خۆشەکەی کاکنی هات و بە گۆرانێکی مەسیحی کۆتایی بە پرۆگرامەکانی من بەخێر و ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت بسم شادر خبراني نرقستنا رجواني يتنبيل الخطاني سرقل مريباني بسم شادر خبراني نرقستنا رجواني يتنبيل الخطاني سرقل مريباني
هوي نرقص 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 تنار جواني هوي نرقص 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 سر كل مهرباني